لە دوای هێرشی داعش بۆ سەر زیندانی گوێران لە حەسەکەی خۆراوای کوردستان و هەڵاتنی دەیان زیندانی کراوی داعش لەو گرتوخانەیە مەترسی لە زیادبوونی جموجۆڵەکانی ئەو گروپە لە ناو عێراق و سەرهەڵدانەوەی ناسەقامگیری ئەمنی زیاتر دەبێت. چاودێران مەترسیان هەیە بەشێک لەو زیندانیانە دزەیان پێکرا بێتە ناو عێراق. ئەمەش لە کاتێکدایە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەستگا هەواڵگریەکانی عێراق بڵاویان کردەوە داعش سەرقاڵی خۆڕێخستنەوەیە لە عێراق. بارودۆخەکە ئەوەنە مەترسیدارە جاریکە زانیاری هەیە کە دەست بگرن بەسەر کۆمەڵە شار و شارۆچکەی ترە کە وەک لە 2014 ڕوویدا. بۆیە دەبینین والی هاتووە کە نەحکوومەتی عێراق و نەکوت لە سیاسەکانی عێراق هێزە سیاسەکانی عێراق ئاگان لەو بارودۆخە نەماوە ئەوانە خەریکی خۆیانن بۆی هەیە کە بارودۆخەکە زیاتر تێک بچێت و ئەو شارە نووسوانی کە هەیە لە شار و شارۆچکەکانی تر کە باسی ئەو شارە ناکرێت کە مەترسی لەسرە بۆ ئەوەی کە جاریکە بکەوتە ژێر کۆنتڕۆڵی داعشیان یان بارودۆخی ئەمنی ئەو شوێنانە تێک بچێت. هەر بەپێی زانیاری هەواڵگری هێزە عێراقیەکان داعش بەردەوام هەوڵ دەدات جموجۆڵەکانی زیاتر بکات. هێرشکردنە سەر هێزەکانی سوپای عێراق لە سنووری عۆزێم و تەقانەوەی ئۆتۆمبیلێکی سوپای عێراق لە سنووری داقوق بەشێکە لەو پیلانەی داعش کە دەیەوێت بە فراوانی جێبەجێ بکات. زۆربوون و زیادبوونی کردەوە تیرۆریستەکانی داعش لە ماوەی ڕابردوودا بەڵگەن لەسەر ئەوەی کە داعش دووبارە خۆی ڕێک دەخاتەوە دووبارە خۆی ئامادە دەکاتەوە بۆ هەنگاوی گەورەتر. ڕووداوەکانی گرتوخانەی ڕوێران پێمان دەڵێ ئەمە بەشێک بۆ لەو پلانە. ئێستا ئەو جموجۆڵ و دوایین کردەوەی تیرۆریستی کە لە پارێزگای دیالە و 11 شەهید تەنها لە نقطەیەکی سەربازیدا پێمان دەڵێ ئێستا جۆری کردەوە تیرۆریستەکانی داعش قۆناغێکی نوێیە خۆ ئامادەکردنانی بۆ قۆناغێکی نوێیە بۆیە مەترسیەکان مەترسی جدین. بەداخەوە ئەو شوێنەی کە داعش هەوڵەدات جموجۆڵی تیا بکە یاخود کردەوەی تیرۆریستی و شوێنەکان داگیر بکاتەوە ئەو ناوچانن کە ئەکەونە سنووری نێوان عێراق و سووریا و هەتاکو ئەو حوزێکە دێتەوە بەرەو سلاحەدین و کەرکووک و بەشێکی نینەوە. دیارە ئەماش وای کردووە کە بارودۆخەکە تا ڕادەیەک وا بکات مەترسی بچێتە سەر دانیشتوانی ئەو سنوورانە و ئەم کردوانەی داعش ئاماژەیەکی خراپن ئەگەر بێت و هێزە ئەمنیەکان و سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە تەنسیق قۆماغەکانیان زیاتر نەکەن بەداخەوە پێشاتەکان وامان پێ دەڵێ کە بارودۆخەکە بەرەو خراپی ئەوڕابوو. ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری حەسەکە ڕوویدا هەمان پیلانی داعش بوو کە بەنیاز بوو لە بەندیخانەی گرتن و گواستنەوەی کەرکووک جێبەجێ بکات بەڵام پێشتر دەستگای هەواڵگری عێراق هەوڵەکەی پوچەڵ کردەوە. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.